ئێمە دوو تەشەهودمان هەیە. تەشەهودی یەکەمیان کە ڕکاتی دووەمی ناونوێژە عادەتەن ئیفتیراش دانیشی پێی چەپ ڕاخەیت و پێی ڕاست هەڵەگێڕیتەوە ڕۆقیبلە نەسبیەکەی لەناو پێی چەپا دانیشی. بۆ دانیشتنی ئەخیر تەوەڕک ئەەکەی. تەوەڕک یعنی وەرکت ئەکەوێتە سەر زەویەکە سمتت، پێی چەپ لە ژێر سمتتەوە بەی بۆ ژێر پێی ڕاست، پێی ڕاست ڕۆکەی تەقیبلە هەڵیەگێڕیتەوە. ئەمەش بۆ حاڵەت ئەگەر بتوانی قاچی قولت ساغ بێ. هەیە قاچی ساغ نییە ناتوانێ ئازاریە بێ ئەتوانێ وانەکە، چونکە ئەوە سونەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبێ ئەوەش نوێژەکەی دروستە. ئێستا بۆ نمونە من ئەم قاچی ڕاستم عملیات کراوە ناتوانم وا دانیشم، دەمێک کار وا دانیشتم. هەنێک کەس ها ئیمامەت زۆر خەتەرە، سێرمە کرد قاچی وا دانێ وەکو من. ڕۆژێکی گرت من لە یاوتم باشە بۆ قاچ وا دانێن، یەک دوو گەنج بوو توڵات تۆمان دیوە وا دانی درێمەش وا دانی. کوێران دوای خەڵکی زۆر مشکلەیە، زۆر شتە لە کیسە چێ با من قاسم عملیاتم چوار بڕغوی تایە ناتوانم وا داینێ. توێ خۆ ساغنی و سونەتەکە جێبەجێکەن بۆ شێوە داینێ. وڵی شەڕیشمان کردووە لە سەری مامۆسا لەگەڵ خەڵک کەوتێتی وا سونەتە و تومانە سونەت بۆیە مامۆساڵۆی کرد. زۆر غەڵەت کوێرانە دوای خەڵک کەوی. تۆ کە حەدیثی دەستکەوت مامۆساڵۆ کێیە؟ کە قسەی سەحابە دەستکەوت ئەمانە کێن؟ جا بۆیە من نەمەتوانی بۆیە وا دانیشتم، تر خەڵکیش ئەچووەمووی وایە کرد. مامۆسایەکی تر برادەری خۆمە گێڕایە وتی میحرابەکەم نزیک بوو لێمەوە کە ئەچوومە سوژدە ناچار سووکە هەنگاوێ هاتمە دواوە جا ئەچوومە سوژدە وتی سێرم کرد هەمووی لە نوێژا واکە. دەیتمەوە ئێوە بۆ واکەن، وتی ئەڵا تۆ بینین واکە ئێمەش واگرین. من سەرمە یا بە میحرابەکەی ئەگەر نێمە دواوە بۆیە واکەم. جا بۆیە واجبە لەسەر ئیمام کە ئەو شتانەی بینی خەڵگاوە تەقلیدیەکاتەوە چی بکە؟ نەیەڵێ قەدەغی کالێ. چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان ئاوا لە تەحیاتە دانیشتووە بە نەعلەوە نوێژەکە. نوێژکردن بە نەعلەوە سونەتە. ئەگەر لە جێگایەکا بێ ئینسان بتوانێت بە نەعلەوە هاتوچۆی تیا بکە، نەک لە جێگایەکی شاوایە کە فەرش ڕاخراوە بۆ نییە، بەڵام جێگایەک بە نەعلەوە توانی هاتوچۆی تیا بکەی لەیان نوێژەکەتەکەی کێشت نییە، بە پێڵاوێکی کێشت نییە. ئەمە سونەتە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ صلوا في نعالكم وخفافكم فإن اليهود لا يصلون في نعالهم وخفافهم. نوێژ بکەن لە نعل و خوفەکانتانە، چونکە یەهود نوێژ ناکا لە نعل و خوفە. مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر خۆڵ بوو، فەرشی تیانە بوو، هەر خۆڵ بوو. ئێستاش هەنێ مزگەوت هەیە لە مەدینە و مەککەش هەر خۆڵە، هێشتا فەرشیان تیادا نەخستووە، لمێکی سپیە نوێژی تیاکە. گسکەکەشی بریتە لە ڕێکردنەوەی لمەگەوتەوە، چونکە کە لەسەری نوێژەکان چاڵچاڵە بێ ئەنجا دوای ڕێکیەکەنەوە ڕێکردنەوەکی. جا نوێژەکات و لە تەحیاتە بێ نەعلەکانی داکەنێ و لە لای چەپیەوە دایانێ. سەحابەکانی ژەمیان نەعلەکانیان داکەن و لە لای چەپیانە دایانێ هەر لە ناو نوێژەکەیە کە سەلامە داتەوە فەرمێ ئەوە بۆ نەعلەکانتان داکەن دەموتە. ئەڵێن وڵات تۆمان بینی دادکەنی مەشدامانگەنە. فەرمێ من جبریل هاو پێی فوتم نەعلەکەت پیسیەکی پێوەیە دایکەنە، چونکە ئەو کەسەی نوێژەکە نابێ چی بێ؟ نابێ هەڵگری پیسی بێ، نابێ هەڵگری پیسی بێ. بۆیە نەعلەکەت داکەنە ئەنجا نوێژەکەت بکە. من لەبەرەوە دامکەن خۆیەوە نەعلەکەتان پیسی پێوە نەبوو بۆ متان تەقلیدتان کردم. قەدەغەیەکان لێیان کە هەر لە خۆیانەوە شتێک بکەن. بۆیە واجبە ئیمام کە زانی شتێک خەڵگەر لە خۆی کا بە سونەت لەوە دیوێتی نەیەڵێ، بڵێ سونەتەکە بکەن و واز لەوە بێن. ئەوە من لەبەر ئەوە واکەم یاخود لەبەر ئەمە واکەم.